ئێمە ئەمڕۆ بەوردی باسی ئەو کێشەیەمان بۆ کردن کە لە چەند ڕۆژی ڕابردووە ئێمە باسمان کردووە نەخۆشخانەکانمان ئەناڵێن بەدەستیەوە بە سپاسەوە ئەوان گوێیان لێگرتین و بڕیاریان داوە لەگەڵ بەڕێزان وەزیری دارایی و سەرۆکی بانقەکان و هەموو لایەنە پەیوەندیدارەکان قسە بکەن و ئێمە ئێستا بە بەردەوامی لە گفتوگۆیان لەگەڵ ئەو لایەنانە هیوادارین بەڵێنیان داوە جەنابی وەزیری دارایی بەڵێنی داوە و کاک عەبدوڕەحمان بەڕێوەبەری گشتی بانکان بەڵێنی داوە لە چەند ڕۆژی داهاتووە ئەم کێشەیە بە تەواوەتی چارەسەر بکە هیوادارین ئێمەش نەخۆشخانەکانمان و کۆمپانیاکان دەرمان بێن و هیچ کەس پێویستی بەوە نەبێت کە بچێتە دەرەوە چارەسەر وەرببێت. مەبەستەکەی ئێمە بۆ بەدواداچوون بووە سەبارەت بە ئەو بابەتانەی کە بڵاو بووتەوە بەهۆی کەمی نەختینەوە و خەرجکردنی بۆ کۆمپانیاکان کە کاریگەری هەبووە لەسەر کەمبوونەوەی دەرمان لە سنووری بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی. ئێمە لێرەوە ئەنجومەنی پارێزگای سلێمانی داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان بەگشتی و هەروەها وەزارەتی دارایی و هەروەها وەزارەتی تەندروستی و بەڕێوەبەرایەتی گشتی بانک لە سلێمانی دەکەین بۆی بتوانن کە کەرتی تەندروستی کەرتێکە ئەولەوێتێکی گرنگی هەیە لە چاو هەموو سێکتەرەکانی ترا پێویستە بە گرنگیەوە سەری بکرێت وەکو کەرتێکی یەکەمینەکان تەماشا بکرێ و دەبێ وەزارەتی تەندروستی ئەوانیش زیاتر هەوڵەکانی خۆیان چڕ بکەن و جەختی زیاتر بکەن و ئێمەش لێرە ئەمڕۆ لە کۆبوونەوەکەی بڕیارماندا بە هەماهەنگی لەگەڵ بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی بەدواداچوونی تەواو بکەین و هەوڵەکانی خۆمان چڕ بکەینەوە بۆی بتوانین چارەسەری ئەم گرفتە بکەین بە هەماهەنگی لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان